دەم باش تەماشەوانی گەلێکێژا گەلێک بخێر بێن بەرنامەیەکی خەڵێکی بێگومان تاوەرێمە ئیرۆژەیەک بە ناو نیشانên کورتچەوە سەرە دەریێ گەل ئەجیندایە نافخۆ دەربەدا بکە دنەهادا بۆ دەمێ 22 ساڵانە کورد لە باشووری کوردستانی خودی دەسەڵاتە خودی حکوومەت و پەرلەمانە ئەو چەندین هەڵبژارتنی لەبێر هاتنەکردن لێ پرسیارە چاودێرێن ڕاوشێ تایبەتێ بێ کورد لە ڕاشە کوردان ڤەدکۆلن بەحسیان دەکەن گەل و لەوێرە هەیە چەندێک کورد خودی گوتارێکی هەبەشە گرتی خودی ستاتۆ استراتیجێکی هەبەشە لە گەل چونیەتی تعاملکرد هەم دیگەل ئەجندای نەفخۆ هەم دیگەل ئەجندای دەربە چ وڵاتین هەرسێ دەربە چ ئەو وڵاتین خوددان زلهێز و خوددان باندۆری لەسەر سیاسەتە گشتیا جیهانی لە جیهانێدا هەروە تێگوتنجی لە کوردستانی پەرلەمان هەیە بێگومە ناو پەرلەمانە سیاسەتا دەردەکە سیاسەتەژی گەرەکی حکوومەت هەرێمی پابند بە وان سیاسەتا لەگەلێ جاران پەرلەمانتار بخۆ گازندەوەیەکی دیکەن کۆ حکوومەت هەرێمی سازیەنجی بەجیکار پابندی وان یاسانی ناوە دەردەچە هەیان ها لە هەرێما کوردستانی دەستورێک نینە دەستور هەیە ئەف دەستور هاتکە پەسەندکردن لێ شێوازی پەسەندکردن وی دەستوریجی جێرەخنێ بۆ ئەف دەستورە نەکەوت کە بەڕایە گشتی ji بۆ کو بێتە پەسەندکردن و بکەفتە بیاوێجی بەجیکردنێ بێگومان دەستور وەکو دایکا یاسان تێدەن یاسین دەستور هەموو کایەن جودا مجتمعی ارکو مافینۆ دەستیشان کە هەرێما کوردستانی دەستوری نینە کو بکار بێت چارچوبەی دەستوری خودی باندۆر بە دبێژنجی لە هەرێما کوردستانی ئالیین سیاسی بە هەموو ئالیین سیاسی بە حتانها گوتارەوان یا هەبەشەی گرتی لەسەر ئەجندایان نینە هەیانها تەعاملەوان لەگەل وڵاتی نەفسی لەگەل تەعامل و بەرژەوەندیان حزبێن یا حزبیان بەرتەسکین کەسۆکینە نەک لەسەر ئەساسی بەرژەوەندیان گشتگیر بێژن کوردا بەش بوونە لەسەر وان جەمسەرگیریان دەفەرێن جوانە تورکیا جوانە ئیرانی و هەرێکیشان بێگومان تعبیر گەلێک وڵات و گەلێکی ئەجندا و ئاراستەین تن دکە هەروە لەسەر ئاسی پارچێن دنیای کوردستانی گەل و سیاسەتە کوردان چاو بووە بەڵێ بەرزان کورد چۆن ماملە لەگەل ئەجندای ناوخۆ دەرەوەدا بکە لە ئێستای کوردستاندا باس دەوای کرێت کە بێگومان کورد 22 ساڵە حکومڕانی خۆیەکە خۆی بەڕێوە بە بەڵام شێوازی بەڕێوەبردنەکەی چوونە بەڕێزان ئایا توانیویەتی لە ناوخۆیە کورد خاوەن سیاسەتێکی یەکگرتو خان استراتیجێکی یەکگرتو خان ستاتویەکی هاوبەش بێ کە بێگومان ئەمە لە سەرزاری بەرپرسە بەڵاکانی ئەو ئەحزابانەی کە لە هەرێمی کوردستان هەرێکیان تعبیر لە بەشێکی زۆری جادەی کوردستانیەکەن تا ئێستا نییە هەروەها باس دەوای کرێت کە تا ئێستا لە هەرێمی کوردستان دەستورێک نییە کە ئەم دەستورە ئەرکوما بۆ هەموو کایە جیاجەکانی ئەم مجتەمەعە دەستنیشان بکە باس دەوای کرێت پەرلەمانێکی ئەم پەرلەمانە ئەرکیەوەیە کە فعلاً دەبێت یاساکان دەربکە یاساش لەلایەن دەستگای جێبەجێکردنەوە ئەم یاسانە جێبەجێک حتا پەرلەمانتاران خۆیان ئەڵێن تا ئێستا ئەو یاسانەوەکو پێویست جێبەجێ نەکراوە لەم 22 ساڵی ڕابردووە سیاسەتی کورد تەعاملی کورد لەگەڵ وڵاتانی دەرەوە زۆر جار باس دەوای کرێت کە کورد ناوچەی کوردستان ناوچەی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە لە ڕووی جیۆستراتیجیکەوە ناوچەیەکی زۆر گرنگە دوام احتیاطی غازی سروشتیە لەسەر مستەوای دنیا بە دەیان هەزار بەرمیلی احتیاطی نفتی تایە ئەم وڵاتە هەمووی مەعادنە ئەڵێن کە کورد نەیتوانیوە لە چارچێوەی سیاسەتێک و استراتیج و ئەجندایەکی هاوبەشی داڕێژرا و ئیشبووکرا بوو بەرژەوەندی گشتەکانی ئەم وڵاتە تەعامل لەگەڵ وڵاتانی دەوروبەر بکە هەمووی لەسەر ئەساسی بەرژەوەندی حەزبی بەرژەوەندی کەسوکیە ئەمە تا چەند کاریگەریەیە ئێمە لە خزمەتی ئێوەدەن کورد لە ساڵەکانی داهاتوو ئایا چی بکە ئایا سیاسەتی کۆلەس 22 ساڵی حکومڕانی پێشووە سیاسەتێکی سەرکەوتوو بە یان نە ئەگەر سەرکەوتوو نەبێ پێویستە چی بکە ئەمە ئێرە بەڕێزان ئەمە ئەوش بڵێم ئێرە سەکوی هەمووتانە بە هەموو بیر و بوچوون و ناڕینە جیاوازەکان تەنیا سەکوی یەک کەس نییە ئەو کەسانە کە بێگومان زۆر کەمیشن ئەوانەی بیانەوێ لێرە تەشیر بکەن قسەی ناشری نەک بەسەرکێدە بە هەر کەسێکیش بڵێن تکایە لێرە بە سەکوی ئەوانە هەگەر سەکوی هەمووی ئەوانی ترە بە هەموو بوچونە جیاوازەکانەوە من ئێستا لە خزمەتی سەرنجی ئێوەدەم باوکی هێمن لە کەڵەکچی فەرموو مرحبا بەڕێز سەرچاوم بەڕێز ئەمان لە کۆمەلگای کەلکچیوە تەلەفۆن ئەەکەین زۆر خۆشحاڵم تەکەم براکەم بەس ئەمە لە کۆمەلگای کەلکچی وەکو گوندی عاتلی ئەمە مشکلە من لە سەرنجی ئەنگۆ دەردەچم بەڕاستی ئەوەی ئەنگۆستا ئەو شتەکەی ئەنگۆ دەکەن بەس ئەمن ئەلێرەوە داوا لە حکوومەتی هەرێم دەکەم ئەمە گوندێکین تقریبا 350 ماڵە تا 400 ماڵین یعنی 4 ماڵ لە ساڵی 74ەوە وەکو گاوانی بە شوانی هاتوونە گوندی مە ئێستا لەمە بیدنە مەعارز دەڵێن ئەمەشی ئەو گوندەینە ئەمە پیرمانەیە ئەمە ئینسانی گەورەمانە ئینسانی بە عەمرمانەیە یعنی هەمووی دەڵێن ئەوانە بە 3 مانگ زیاتر بس قایمەکان شێخان لەگەڵ محافظ انتفاقان کردی ئەوانە هەستاون لەسەر مشکلەی ئەمە یعنی 400 مالیان ڕاگرتووە هێتمی تێدایە فەقیری تێدایە هەژاری تێدایە یعنی داعی ناکەن ئەوان ئەو قەدە ئەوەندە عەرض هەموو ڕاگرتووە بەڵێ باوکی من بەڵێ ئێمە هیوادارین بەرپرسەکان گیان لێت بێ بەڕێزان کە لە چارچەوەی تەوەرەکە بێ زۆر پێمان باشە محەممەد لە شاری سلێمانی فەرموو سلام علیکم سەرچاوم باشی عزیزم دەستخۆشی بەرنامەکە و لەکەم زۆر سپاس بەڕێزی من ئێمەی قاعید و قاعیدەکانی کورد لێپرساوەکانی کورد تایسێ هیچ کارێکیان نەکردووە بۆ ڕێختنەوەی ماڵی کوردی
پاشانی زۆر ڕابردووە ئێمە بۆایە قاعیدەکانی کورد دەستیان لە وەرگدایە کە سەرۆکەکانی کوردە قازی محەممەدەوە بە ڕەحمەت بێت تاگاتە مەلام سەفای بەرزان و تا چەندین قاعدی و شەید قاسملو و شەیدەکانی تریش شەرەفکەندی هەمویان بەدەستی دراوسی و دەرەکی دۆڕاون و شتیان خواردەوە ئەم ڕۆژ نازانم ئەم قاعدی کوردە بۆچی خەوتون بۆچی پەنجوەرناگرم لەم ڕاستیە کە دەرەوەی کوردەمانە هەمووی گورگەکن چایان بڕێت ئەم قاپ و کوردستانە تاکەی ئێمە گورگار خواردووە دەن ئەگەر ئەمانە ئەم کارە بکەن بەڕاستی ماڵی کوردە ناوخۆوار ڕێ نەخەن و پێم وا بێ شکستە خۆن لە دەرەوەیشە بێن باجارێ ناو خۆمانە بین و بە برادەست خێن و ناودەستی یەک تاکەی درێمە خوێنی یەکتر بخۆین خوێن بمژین خوێنی یەکتر بڕێژین تعدا لە ناموسی بەرەو دراوسێ بکەین بە ناوی ئەمە حزاب و بە ناوی ئەوحیدەوە ئێمە خۆمان یەک بکەین پێم وانە بێ خوای گەورەش لەگەڵمانە ئینشاءڵڵا سەرگوتومانەکە بەڵام ئەگەر شکست بخۆین هەم لە دنیا خەجاڵە دەبن هەم لە قیامەتیشا شکست دەخۆن ئینشاءڵڵا خەجاڵە دەبن ئەگەر نێنۆ ماڵی کوردی ڕێپەن لە دەرەوە هیچیان بۆ ناکرێ و شکستیژە خۆن دەستخۆش بەڵێ سپاس محەممەد لە سەی ساق فەرموو کاکە ئێوارەتان باش سەر چاوم چاو خۆش بێ وەڵا لەسەر تەوەرەکەتان مامەڵەی کورد لە زێندای ناوخۆ دەرەوە بەڵێ ئەوەی من پێم وایە منەمە تێبینی خۆ من ڕێزمایی بۆ هەموو سەرکردایەتی سیاسی کورد بە سەرکردایەتی هەموو حسابەکانەوە ناوی کەسیش نایەنم بەڵام ئەوەی ئێمە لە ڕابردوو کە بەسەرمان هاتووە هەمووی ئەجەندای دەرەوە بووە بە تایبەتی لە نسکۆی شۆڕشی ئەیلول ئەو شۆڕشانەیەکی پێشوو هەر لە میرنشینی بابانەکان و هەموو شۆڕشەیەک لە دوایەکانی کورد ئێمە لە دەرەوە ئەوەی کە ئەیکەین لەسەر ئاستی نەتەوەیی نییە لەسەر ئاستی بەرژەوەندی میلەت نییە لەسەر ئاستی بەرژەوەندی حیزبیە بۆیە من پێم وایە بۆیە ناجح نەبووین نەجاحەتشمان نێناوە لەو بوارە لەناو خۆیش ماڵی کوردی یەک نییە تا ئێسایش ڕاست ئێمە لە زۆر شت یەک بۆ چوونمان هەیە یەک وتارمان هەیە بەڵام لە زۆر شتیش ئێمە خۆمان لەناو خۆمان ناکۆکی خۆمان لەناو خۆمان باوەڕمان بە یەکتری نییە خۆمان لەناو خۆمان حساب بۆ یەکتری ناکەین یەک ناخوێنینەوە یعنی ئەو شتانە حەقە کوردستان بۆ دەرەوەی سپاسانە بەڵێ سپاس ڕزگار لە بەردەڕاش فەرموو کاک ڕزگار فەرموو ئەو کاسامە گیانەکەم سەر چاوم دەستخۆشی لە تەوەرەکەتان دەکەم سپاس دەستخۆشی بە کارمەندەکانتان دەکەم بەڕاستی تەوەرەکتان جوان هەڵبژاردیە علی سند لە سەی ساق کاک علی فەرموو الو یارەتان باش سەر چاوم وڵی من منسبەت تەوەرەکەی ئەمڕۆتانەوە لە ناوخۆ هەمان بۆ چوونی کاک محەممەدم هەیە بەڕاستی بۆ چوونەکەی زۆر جوان بوو بە تایبەت بە نسبەت ناوخۆوە بەڵێ دووهەم پێشابێت وەکۆ فەرمووی ناوخۆڕێک بخەین و هەمومان دەنگمانێکێ بێت پاشان هەمومان بە یەک دەنگ لە دەرەوە ئیعلامێکی بەقوەتمان هەبێت لە ڕێگەی نوێنەرەکانی دەرەوەمان ڕوونی بکەینەوە بۆ مەسەلا بۆ وەکو تورکیا ئێمە خەتەر نین لەسەر تورکیا بۆ نمونە ئێمە ئەگەر ببینە دەوڵەتیش بگرە خێری زیاتریشمان ئەبێ خێری گەورەتریشمان ئەبێ وەکو ئێستا چۆن هەمانە ئەگەر کورد لە تورکیاش دەوڵەت بێ ئێستا میلەتی تورک سوودی زیاتر ئەبینێت بە هەمان شێوە لە ئاستی عێراق عەرەبەکان ئێمە دڵنیان بکەینەوە ئێمە دەوڵەتی سەربەخۆ بین هەم ئیستقرار بۆ ئەوانیش ئەبێت هەم بۆ ئێمەش ئەبێت هەم خێروبەری وڵاتەکەی ئەوانیش نادرێ بە تۆپ و قومبەلە بنرێ بە ئێمەوە و هەم ئەوانیش سوود لە ئێمە بینن بڵێن بە گشتی بە چواردەورە ئەمە وەکو دراوسەکان وەکو ئەوروپا و ئەمریکا و ئەوانیش زیاتر سوود لە ئێمە ئەبینن ئێمە ئەگەر دەوڵەت بین ئەوە ڕوونی بکەنەوە بڵێن نوێنەرەکانمان ئەجندای حیزبیان نەبێ ئەجندای نەتەوەیان هەبێت بەڵێ کاکانی بۆ خەڵک بەڵێ سپاس سێبۆر لە ڕانیە فەرموو سێبۆر لە ڕانیەوە فەرموو باشە بە قوربان سەر چاوم دەستخۆشیەوە بەرنامە جوانتان لێ دەکەم سپاس فەرموو وەڵای بەڕای من دەبێت کورد لەناو خۆدا یەکگرتن بێ دەبێت ئەم قیسمانە سەرۆکەکان لەناو خۆدا یەکتر بگرن ئەم بەڕێز سەرۆکانەی ئێمە لەناو خۆدا یعنی یەکگرتوون نینە بۆیە لە عێراق لە کوردستان لە تورکیا لە خۆر ئاوا هیچ یەکگرتنێکمان نییە تا ئێستا مانای یەکگرتن نازانێ بەڵێ سپاس یەکگرتوو بێ بەڵێ کاکێ سێبۆر سەرنجی تو گەیشت گۆران لە شاری سلێمانی فەرموو ئەو کاتت باش برای بەڕێزم سەر چاوم کای گۆران بەداخەوە ئەیوادارین دووبارە پێیان دوکاتەوە کای گۆران بەڵێ بەرزان
بێگومان وەکو دەبێژن کورد دنهادا لەسەر ئاستێ نێودەوڵەتی کورد بێگومان پرسا کوردان هاتکە ناسین چەند سەدان هزار کورد لە وڵاتین ئەوروپا و گەلێک وڵاتین تن دەژین دەبێژن لەوەر گەلێک پەرلەمانتارین پەرلەمانتین ئەوروپا پەرلەمانی یەکێتی ئەوروپا وڵاتین ئەوروپا کورد ناودانە دەبێژن ژی کوسەرکردن کوردان لە باشووری کوردستان دەمەسەردانە وڵاتین دەرvە دکەن لەسەر ئاستێ سەرۆکان پێشوازی لەوان تێتەکردن گەلو دچارچوێ وان هەمی پێشکەفتنا کوردان علاقاتتان دیگەل دەرvە هەیە چند هات کە ئیسtismarکردن ji بووی بەرژەوەندیە گشتیا نەتەوەی کورد و بەرەف پێش دەبرنا پرسەوی یان هەمووژی دچارچوێ بەرژەوەندین حزبی دابوویە گەلو بڵێ پێشەوا لە کێرکووکەوە فەرموو ئەم کاتە باش سەرچاوم باشخۆران پێشەکی زۆر سوپاس تەوەرەکە تاکەم بەڕاستی ئێمەی کورد کە خەباتی یەک لە دوای یەک مێژوو پێشانی داوە ئەجندای دەرەوەی دەرهاوسیەکانمان هەمیشە بۆ بەرژەوەندی خۆیان پەیوەندیان لەگەڵ لایەنە شۆڕژێڕەکان کردووە چ لە تورکیا چ لە سووریا چ لە عێراق ئێمەش دەبێت وەکو ئێمەش هەموو کوردێک کە تقریبن کەنەتەوەیەک لە جیهانی عالەمدار 50 ملیۆن 45 تا 50 ملیۆنێک خاون کیان و خاون جوغرافیە و خاون مێژووی خۆمان هەیە بەڵام بەداخەوە مێژۆکەمان وەکو دەڵێ داگیرکەران نایرێ وەکو پێویست بێتە مەیدان و ڕەوڕەوەی خۆی ببینێ بەڵام ئێمە لێرە یەک بۆ هینێکەمە پێشنیارێکمە ئێمە دەبێت بەڕاستی ئەجندای دەرەوە لەسەر ئەساسی نەتەوایەتی بێ و ئەم ماوەیەش ئەم 21 ساڵە 22 ساڵە کە حکم کراوە لە کوردستان ئەجندای سیاسی مسەیتەر بۆ بەسەر حکمدا بەڵە بەسەر حکومەتدا لەبەرەوە حکومەت وەکو دەڵێ وەسیلەیە تەنفیزە حیزبەکان مسەیتەرن بەسەر حکومەتەکە بەڵام دەبێت ئێمە مەرجعی حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمان بێ چکە پەرلەمان نوێنەری ملەتی کوردە و هیچ کەسێک کە من بۆیە کە نوێنەر هەڵبژێرم پەرلەمان هەڵبژێرم نوێنەری ملەتەکەم بێ نەوە کە ئەجندای سیاسی مسەیتەر بێ بەسەر پەرلەمانیشە و بەسەر حکومەتیشە و بەسەر هەموو شتەکاندا ئەجەم بەڕاستی ئەجندای سیاست کاک هۆگر مەسەرەکە ئەوەیە بەڕاستی ئێمە دەبێت زۆر بەرچاومان ڕوون بێ هیچ لایەنێت لەو چوار پارچە هیچ لایەکیان حەز ناکەن بەڕاستی کورد دەوڵەت بێ بەڵێ کای پێشەوە بەڵێ زۆر سپاسە بەڵێ کای پێشەوە دەمە بەسم وایە ئەم 34 دەوڵەتەی دەرهاوسێمان کایسەر ئەوە بۆنێکەیە لە ڕۆژاوای کوردستان هەموو شێوک ئەوانیش ناو خۆیانە مەسەلا من پێم خۆشە بەرنامەیەکیان هەبێ بۆ چونیاکە هەبێ بۆ ئەو مەسەلەی بەڵێ کایکە پێشەوە سپاس بێگومانەوە بەرنامەیە وەکو ئێمەکو تەلەڤیزیۆنێکی ئاسمانی کە لە هەموو شوێنەی هەموو پارچەکانی کوردستان ئێمە بینێ ئەمە بەڕێزان تەنیا ئەو بەرنامەیە بۆ پارچەیەکی کوردستان بۆ شوێنێکی تهدید کراو نیە لەسەر ئاستی گشتی هەموو هەر چار پارچەی کوردستان ئێمە پێمان باشە سەرنجیەوەی بەڕێز بزانین زێدان لە کەڵکچی فەرموو چۆنی کاکە ژیان باشی سەرچاوم دەزانێمە لە ناوێنی خۆمانە لە ناوێنی کورد و وەکێمە سەر گۆرانی ئەوەی دیسۆرانە ئەوەی دیبادینانە ئێمە ناو خۆمانەوە کێشەکەمانەیە ئەجە چۆن کێشەی کورد چارەسەرەتێتە کردن ئەجە لەبەرەوە داوا لە هەمووی خەڵکی بادینان و سۆران و گۆرانی شەکەین هەموو لە ناو خۆمانەوەک نینە ئەجە چۆن کورد چارابێ ئەوە کێشەکە چارەسەرەتەکردنیش بەڵێ کای زێدان بێگومان کوردستان وڵاتێکە زمانی کوردی زمانێکی فرە زاراوەییە کە بێگومان وەکو چاودێرەکان ئەوڵێن ئەوەش لە دەوڵەمەندی کلتۆر و چاند و زمانی کوردی دەرەخا بەڵام تا چەند گرنگە ئەو طبیعەتەوە عقلیەتەوە کە توالێ ناوچەگەریە نەمێنێت کە هەموو کورد بزانێ لە بەردەم ئەرک و ماودا یەک ناسنامەیان هەیە دوژمنیان داگیرکارانی کوردستان ئەوانەیە ئەجندای خراپیانە بە کورد ناسنامەی کورد هەبێت تەواوی تر سۆران بێ بادین بێ نظامچی بێ کەلهۆری بێ چاوسەیرێنەکەم بەرحال سپاس بۆرهان لە کێرکووکەوە فەرموو چۆنی بەڕێزەکەم باسی سەرچاوم کاک بۆرهان خۆشی یەکەم بۆ تەوەرەکەتان زۆر سپاس فەرموو بەڕێزەکەم من کە حەزەکەم باسی مەسئلەیەکی کۆمەڵایەتی بکەم بەیخەمە پێشتاوی بەرپرسانی حکومەتی هەرێم بەڵێ ئەگەر مەجالم دەدەیت ئەوە قسە دەکەم مەجالیشم نادەی هەر دەست خۆشی یەکەم بۆ تەوەرەکە من لە کاک بۆرهان من لە خزمەتی تۆدام ئەو پەری خزمەتیش دەکەم بەڵام لە بەرەوای کرد بە کورتی سەرنجی خۆتان نیشان دە بۆیە خەڵکێکی 6 هێلمان کراوەیە خەڵک ئێستا دوای تۆ سێچار کەسی دیکە لەسەرێ لە باوانیش مەجالیان بێ لە بەرەوە بەرنامەکەش تحدیدە کەمتر لە ساعتێکە من ئەو پەری خزمەت دەکەم فەرموو بەڕێزێکی و چاوم من لە بەرنامەکەتان دەمەوێت ئەم دەنگە بگاتە
وەزارەتی ناوخۆ دگاتە سەرۆکی هەرێم لەبەر ئەوەی خەڵکێ بە ناوی ئاساییشەوە هەڕەشەم لێدەن بە زۆر خێزانیان پێم تەلاق داوە ئەمە یەک داوام شخصی لە کاک مەسعود بارزانیە لە کێشەکەم بکۆلێتەوە تەنانەت قازێکەش دیفاعان لێکە قازێکەش مەسئولێکی حزبی لەناو شارەکە دیفاعان لێکە بۆیە يعني ئەو مەسەلەیە ئەو سنجاری کاک مەسعود بارزانی لەبەرەوەی ئەوان تعدا قبول ناکەن ئەوەی ئەو کێشەی تو هەتە کاک بۆڕان ئەو کێشەیەکی شخصیە کەسێک دەستیا بووە لە بەیەوەی کە تووشی ئەو کێشەیە بیت ئەوان بە ناوی ئاسایش و هەڕەشەم لێ دەدەن ئەگەر مەجالم بدەیت دوو کەلیمەتر قسە بکەم فەرمووە کرد بە کورتی فەرموو تەنانەت منداڵێکمەیە منداڵەکە لە مانگی نۆ مەجالەمە داوە پێم بیبینم شکات ئەەکەم شکات حاکمەکە لێم ناپرکێتەوە داواکاری قسەدە پێش نووسینگەی هەرێم نووسینگەی سەرۆکایەتی هەرێم لە مەکتەب سەرۆک لە ئیزاعەکان سەیام یعنی ئیزاعای تەلەڤیزیۆنی نەماوە ئیزاعای هەولێر قسە کردووە دەنگم گەی باش هەموو شتێکم کردووە بەڵام کەس نییە دەنگم بگەێنێتە سەرۆکی هەرێم بەڵێ کای بۆران سوپاس کێشەکەت وەکو توواڵێ کێشەکەت گەشتیوادارین بەرپرسە لایەنە پەیوەندەرەکان جێ لە کێشەی تو بێ سپاس پەیوەندەکەت حەسەن لە بادینا فەرموو کێش دەبەرە بەهدینەکە زۆر سپاس کاکە کاربەری ناومە هەوڵداک و پەیوەندی بە بکەین بەس تۆ بڕاستی مە حەسڵ ناکرد خۆشحالین بەست و کیش دەڤەری ئازل نزیکی دۆکەم شێخان بڵاوێت تۆ شێخانی کەرم کە ناومە کێشەکە المنطق بەڵێ کێشەکمە هەیە المنطقە سەرتەوەری ئەڕۆنینە کە ڕێکت بدەیە من کەرم کە ئەگە بکورتی تووشی بێژە ماچ بکەین بەڵێ قوربان کێشەمەژی ئەوە و بۆ بۆ سلفێت عقاریە بەرینەوە قرارە کاتەدان گوتی ئەو کەسی بمری تێتە عفوکردم ڕۆبن 28 دوت قرارێ بە ئەمری خودێک ئینا ڕۆبن ئەو قرارە ڕاکردن ڕشتانی سیاسیۆمەدە من گوتی برە بۆ بمن ئەمری خودێک کری تو چت بێژی بۆ بێ بە شاتۆ فۆتەوەیە من بابتە تێتە عفوکردم بابتێت قرارێدا گوت من هەڕە بەدەب ناسەعی مدیر بانقی دۆکێ ئەشی مەدەب مدیر بانقی دۆکێ من داوێ بە گوتم من هەڕە دو ڕۆژ دیوارەدا پشتی دو ڕۆژە چۆمەدەوە گوتم من تەلەفۆنە ڕەشید خانیس یا کردی گوتم من تۆ عفوکرد ڕەشید خانیسی کتابە بۆ من چێ کردی یا تەوقیع کردی چەند جار ئازێ هەوڵدام چمەوێرێ بە دشتە من هەڕم عفو ناکەین و هەواڵت بۆ بمەوێت ئەمری خودی کردین گەلوی يعني ئەشێن بێژمەتە 100 نەفەرە باڵێ کاک حەسەن ئەفسەر ڕەوشەتە گوتی بیدارین جێ پەیوەندی دار گۆداری بکەن نێژان لەسەر تەوەرەکە تکایە تەوەری ئێمە باسێکی باس لە ئەجندای کورتەکە لە ناوخۆی دەرەوەدا بێگومانەوە پرسێکە بە سیاستکردن و حکومڕانی لە ناوخۆ لە ناو دەرەوەدا بێگومانەوە هەردوو بابەتی دەرەوەی ناوخۆی زۆر گرنگە لە بۆچونیەتی بەرەوەبردننی وڵات و سیاستکردن پێمان باشە ئێوەی بەڕێزیش قسەی خۆتان لەسەر بکەن لەسەرەوە تەوەرە تکایە سۆران لە شاری سلێمانی فەرموو باشی برا سەرچاوم من تا پێم وایە تا ئەم دەکرێت سەرکردایەتی کورتی پێکرابێ لەسەر ئاسی حزبی و کەسایەتیا کردێتی لەسەر ئاسی نەتەوەیان نەیکردووە بۆ نمونە ئەم لایەن لەسەر ئاسی بازرگانی و مادی خۆیان مەسلحەتی لەگەڵ چ دەوڵەتێکا بێ گوێی لە ئیتر دەوڵەتی کوردی نییە و گوێی لە گەلی کورد نییە و گوێی لە ڕۆشنبیران و لە پەرلەمان و لە کۆمەڵێک شتی تر نییە ئیلا مەسلحەتی بیری تەسکی حزبی خۆی نەبێ ئەمیر لەلایەنەوە وەکو دەردی کابراڵێ وەکو ئەو تەسەڕفاتەکە وەکو زدایەتی و لایەنگری ئێران بۆ نمونە ئێمە چەند بڵێن مانگێک لەمەوە پێش چ قەیرانێک هاتە سەر هەرێمی کوردستان بە ناوی ئۆپراسیۆنی دیژلە و کۆمەڵێشت قەیران دروست بوو لەسەر ئاسی هەرێم و عێراقدا باشە ئێسێ هەلێک هاتۆتە پێشەوە بۆ ئەم سەرکردانەی ئێمە نەتەوەیی بیر ناکەنەوە بۆ ناگەڕێنەوە بۆ ڕێی گەل بۆ ناگەڕێنەوە بۆ پەرلەمان ئایا لەم قەیرانە ئێمە کورد ئەتوانی کۆمەڵی دەستکەوت لە ئاسی بەغا بەدەست بێنین بس امان هیچ شتێک ناکەن الا بیر لەوە ئەکەنەوە مەسلحەتیان لەگەڵ چ لایەنی مادیە هەیە و چ لایەنەگەیە بۆ ئەو پەڕی لێکترازانی کورد بیر لەوە ئەکەنەوە ئێمە هەموو کورد پێم وایە بگەڕێتەوە بۆ ڕێی عام بگەڕێتەوە بۆ پەرلەمان دادوە بێت پەرلەمان شوێنی هەموو قەیرانەکان و یەکلایکردنەوەی هەموو سیاسەتەکان بێت پێم وایە هەر ئەوە نەبێ هیچ بەڵێ سوپاس ڕزگار لە دەربەندی خان فەرموو ئەم کاتتان باش سەرچاوم چای منی لەسەر تەوەری بەرنامەکە پێم وایە لە پێشە یەکەم ئێمە لە کوردستاندا لە پاش پرۆسەی ئازادی کوردستان ئەوە بووە بۆیە مەسئولەکانی خۆمامان دیاری بکردایە کە ئەو پەڕی لێکترازانی کورد بیان بە پەرلەمان و بەرلەمانەوە بەڵام ئێمە هەموو کورد پێم وایە بگەڕێتەوە بۆ ڕێی عام بگەڕێتەوە بۆ پەرلەمان شوێنی هەموو قەیرانەکان و یەکلایکردنەوەی هەموو سیاسەتەکان بێت پێم وایە هەر ئەوە نەبێ هیچ شتێک
دوایەوەیشە کە سنوورەکانمان دیاری نەکرد لە پاش ئەوەیشە حزبەکانی ئێمە خۆمە دەستخۆشیان لەکەین لە بەرز کاک مەسعودیش و لە بەداخەوە بەرحال سپاسمێندەکەی حەمید لە هەولێرەوە. کاک حەمید فەرموو. کاک حەمید دیارە کاک حەمید لەسەر خەت نییە. بەڵێ بەرەزان لەسەر تووری کۆمەڵاتی بێگومان سەرنج هاتووە لەسەر ئەم بابەتە لەوانەش شێرزاد ئەنووسێ یەکێکەس بە دووست نەزانێت هەروەها پۆڵە ئاوات ئەلیشە نووسێت کورد پێویستە زۆر یەکگرتو بێت و خۆپەرستانە مامەلە بکە وەکو میلەتانی تری دنیا بوو نمونە ئەڵمانیا تاکە چارەسەر یەکریزی خۆپەرستی ئانکو کورد پەرستیە. هەروەها کارزان ئەلیشە نووسێت دەسەڵاتی کوردی بەرامبەر خەڵکی ڕۆژاوای کوردستان ئابلۆقی ئابووریدانەوە و سنوورەکانی ڕۆژئاوا تاڵبەند کردووە کەچی دەستگای ئانکۆ دەرگای بەسەر تورکیا و ئیراندا کردوتەوە. محەممەد لە سەی سایە فەرموو. ئەم کاتێ باش سەرچاوم باشی برا زۆر سپاس فەرموو. کاکە وەڵام من دەربارەی پێشمەرگە قسەگەم تا ئێستا پێشمەرگە لە خۆتانەزانن هەمووی حسابدە لە جەبهایە تا ئێستا تا حکوومەتی خۆمان یەک پێشمەرگە موچەی وەرنەگرتێ مەسئولینی خۆیان و ماڵ و مناڵیان یەک ساریە ناتوانن لە وڵاتە هەمووی بۆ سەری تا ڕێو بۆ ئەوروپا و بۆ پارە سەرفکردن ئەی بۆ کوڕی فەقیر و هەژار پارە نیە بۆ کوڕی فەقیرە بۆ خۆیان هەیە. بەڵێ کاک محەممەد سوپاس بۆ تۆشی وەدارین سەرنجی تۆش گەیشتی بێ بوو پێشمەرگە ماشی وەرنەگرتووە. بەهەرحاڵ بەڵێ هێژان تەوەرەمە بێگومان وەکوین بینن تەوەرەکێ تایبەتە لەسەر سیاسەتە کوردان شێوازی حکومڕانیە کوردان تەعامڵا کوردان ئالیین سیاسیین کوردان دناوخۆ دناو دەربەدا بەتایبەت لە ئێستا دەبارەزان ئەو گۆڕانکاریانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گردووتەوە وەکو پێیاڵێن بەهاری عەرەبی ئەو هەموو پێش هاتنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووتە پێشەوە بێگومان لێرەدا کورد تاچان توانیگێتی لە سەرشنی سەر لە نوێ دیزاینکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فعلەن پێگەی خۆی وەربگرێ فعلەن سیاسەتێکی بە قووەتی تعاملکردن لەگەل ئەو پێش هاتانە هەبێ. سەنگەر لە ڕانیە فەرموو. کاتت باش سەرچاوم تا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس. بەڕاستی لە باری ناوخۆدا ئێمە هیچ شتێکمان نییە کە پێ بڵێن باری ناوخۆ چونکە ئەم ساڵ هەر وەکو 2013 چەندەها ملیۆن دینار سەرف کرا لە باتی ئەم 120 ملیۆن دینارە بۆ هەولێر و بۆ سلێمانی لە پرۆژەیەکە خزمەتگوزاری بۆ هاتیوان و بۆ قوتابخانە سەرف کرا بە باشتر بوو. هەروەها لە باری دەرەوەژە ئێمە حکوومەتی هەرێم دەستی لەگەڵ تورکیا ڕێک دەکەوی بۆ ئەوەی بەڕاستی دەرگاکانی ڕۆژئاوا بەسەر دەرگاکانی سنوورەکان بەسەر ڕۆژئاوادا دەخات ئەم کوردانەی وێ هەژارن ئێمە ژوا بووینە وەختی خۆ بۆیە پێویستە حکوومەتی هەرێم ئەم سنوورانە بکاتەوە بۆ ئەوەی خەڵکی ڕۆژئاواش. بەڵێ کاک سەنگەر سپاس بۆ سەرنجی تۆش ئازاد لە ئەڵمانیا فەرموو. ئەو کاتت باش سەرچام کاک ئازاد. طبعا لەسەر ئەو مۆزوعی ئیمڕۆکە کە لەسەر ئەزیندەی دەرەوەیە یان ناوخۆ ئێمە جارێ با لە ناو هەرێمی کوردستان وەزعی ناوخۆمان با خۆشکەین با ئەو مەسوولانە با خەریکی دزیکردن و یارمەتی خەرچی با بدەن باشترە بەس ئێمە تا ئێستا مناڵی کورد لەسەر شقامەکانی کوردستان لە ناو شارەکان خەریکی تەماتە فرۆشتن و خەریکی عارەبانەیان دانەشتی دەفرۆشن زۆر عیبە لە بۆ ئەو مەسوولانە کەوا مناڵی کورد زۆر هەبەداخەوە کە من لە ئەڵمانیا و لە ئەوروپا ئێمە ئەیبینین لەسەر جارەکان مناڵی کورد چ دەفرۆشێ مناڵی کورد حەقی خۆیتی حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتیان بدا حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتی ئەو خەڵکە بدا ئێمە خەرۆکی هەرێم مشکلەی لەگە بە بەغدا پێیا دەکا بەس پیسەبیلی کە چاکسازی لەناو ملەتی کورد خەڵک هەلەبیر بکە بەس ملەتی کورد مۆزوعی چاکسازی کەس هەلەبیر ناکە ئێمە عەلاقەمان لە بەغدا نیە کە تاکەجان ملەتی کورد ملەتێکی فەقیر نییە ملەتی کورد ملەتێکی زیرەکە ئەزانێ لە کوردستان و لە دەرەوەی کوردستان چیر و ڕوودا سوور و نادا هیوادارم قەناتەکەتان ئەم قەناتە جوانە کەوا هەردەم ڕازگۆیی بە بەخەڵک ئەڵێ ئەو تشتانە بە بەخەڵک نیشان بدا ئەو مەسوولانەش بالۆ خۆیان معدل سمێری خۆیان بۆ یاغ دەکەن و سپەری خۆیان سبوو دەکەن بینەسەر تەلەڤیزیۆن قسەی زلزل دەکەن ئەو تشتانە با ملەتی کورد محاسەبەیان بەڵێ و هیوادارم ئەم شتا لە کوردستان
ملتي بالك هاي كازات بزانێتن باڵێ سپاس بۆ دەکەێت بەرەزان ئەگەر تۆ لەگەر وەکو چاودێرەکانە لە ناوخۆی کوردستانە سیاستێکی گرتو نەبێ حکومڕانیەکی تەندروست نەبێ بنەبرکردنی گەندەڵی بکە ئیرادەیەکی بێت بێ بچونیەتی جێبێجێکی هەموو یاساکان کە لە پەرلەمانی کوردستان دەرچێت پەرلەمانی کوردستان دوور لە ئەجندای حەزب و بەرژەوەندی حەزب بتوانێت یاسا و یاسانەی بە تایبەتی ڕەهاندی نیشتیمانیە هەیە زۆر بەقوتن پێویستە کۆدەنگیەکی نیشتیمانی لەسەر هەبێ ئەوانش تێپەربێنێ لە پەرلەمانی کوردستان چونیەتی جێبێجێ بکەن ئەم خەڵکی هەرێمی کوردستان ڕۆشنبیری تاکە کەسی بەرەو پێشبردننی بنەماکانی دموکراسی چەسپاندنی بنەماکانی دموکراسی لە جێ ئەو کەلتورە کە ئاڵێن چاودێرەکان کەلتورێکی پاشماوە تا ئێستا یەکتر قبول نەکردن هەیە تا ئێستا لە تێنەگەشتێکی نەوعی هەیە لە هەموو کایەکانی ژیان تا چەند گرنگە لە وڵاتەیە ئیش بووەوە بکرێ دیار لەو لێرەوە فەرموو باش کاکە سەر کاک دیار سەرچاوە تەلەفۆن قەپانەکە باش نەنە خزمەت دامە کاک دیار ڕۆژێ تەلەفۆن نازام علی تەلەفۆنی کرد کاک دیار ئەو چۆ بەحسیان دێنەکەم حەزکەن سەر بەرنامە کرد و سەر بەرنامەی ئەزێتە چەند بێت باغبە ئەو چۆ علی بە قوربانی بەفڵواژداری بود باشە کاک دیاری سەر تەوەریە هێویدارم سەر تەوەری باغبە زۆر سپاس کرد بەرحاڵ بەرەزان ئەم حەزکەن سەر تەوەری تکایە ڕەوانتە لە چەم چەماڵەوە ڕەواز کاک ئێواری کە مندانی کەناڵی ئێوارە کە ئێناسی باش زۆر سپاس یەکەم بەنسبەت تەوەرەکەتانەوە ئەو کێشانەی کە ئێستا ڕۆی من حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی بەغدادا هەیەی دەرئەنجامی ئەو هەڵە سیاسانەیە کە سەرگردایەتی سیاسی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە بەغداد ئەنجامیان داوە بەداخەوەمانە نازانین سیاست بکەن و نازانین فەرمانڕەوایی بکەن ئێمە دەوڵەتێکین تا ئێستا دەستورمان نییە و یاسامان نییە هەموو ئەم هەرێمە بەڕێنمایی ئەم وەزیر و ئەو وەزیر بەڕێوەچێ بەیانی ڕێنمایە دەرەکە ئێوارە نەخوات لە بیرەچێتەوە یاڵا بەیانی ڕێنمایی کەمان بۆ دەرەکەنەوە دەستخۆشیدان دەکەم و ئومێد دەکەم ساڵی 2015 بێت ئەوەی باشتربوونی بەڵێ کاک ڕەواز زۆر سپاس بەڵێ بەرزان پشتی بێنابەر لە سەرمان تاوەرەم دێ بەردەوام بین بەڵێ جان دووبارە سەلاف دارۆ دەڕۆن ئەنووسێ کە ئەوەی گرنگە بۆ کورد بیکە چاکسازی بنەڕەتی و زمینە سازیە بۆ دروستکردنی یەکگرتووی ناوخۆیی هەروەها پێشوان بەختیاریش ئەنووسێ ئەوەی گرنگە بۆ کورد بیکە چاکسازی بنەڕەتیە هەروەها ڕابەریش ئەنووسێ ڕابەر حەکیم دەبێت ڕابەر حەکیمەڵێ کە دەبێت هەوڵ بدرێت لەگەڵ کوردانی ڕۆژاوا ڕێک بکەوێت یارمەتیان بدات بەڵام بەداخەوە کوردستانی خۆمان سەر بە تورکیا نەک بە عێراق وەکو خۆی ئەڵێ بەڵێ باوکی لانو لە پێنجوینەوە فەرموو باوکی لانو کاتە باش سەرچاوم فەرموو فەرموو جێم لێتە بەڕێزم پێی باش هاتبوونەوە و قسە بکە باوکی لانو تکایە تێلەڤیزیۆن خۆت کەسکە قسە بکە بۆی ئیستیفادە لە کات بکە جێم لێتە بەڵێ هێمن لە پیرەمەگرون فەرموو کاکێ من کاکەم کاتۆ باش هەموو کاتێکت باشی بە قوربان زۆر مامۆستا من لە پیرەمەگرونەوە براکەم بەڵێ کاکە گیان بە نیسبەت تەوەرەکەی دوێنێ و باقەت من دوێنێ هەچەند مەحاولەشم بۆ کە بۆم وەرنەگیرە باس لە تەوەری ئەمڕۆ بکە لەسەر تەوەرەکەی دوێنێ یەک ڕاهێنم هەیە دواتر ئەمەشێ بۆ قسەی لەسەرەکە ئینشەڵڵا ئەگەر باقەت وتی لە ساڵی 2012 چی پێویستە و چی نەکراوە جەنابی جێگری سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت بەڵێنی دا کە هێزی پێشمەرگە لە نەگاتە ساڵی 2013 بکرێتەوە ئەمە کۆمەڵە درۆ دەرەسە بۆ تا ئێستا چەندها کەسە ناسین چەندها فەوجە نازین هەمووی فەلن و نازانم حیمای شەخسی و حیمای سکرتارێت و ئەم شتانن خۆتان نەزانەوە تا ئێستا هەرین نەبوو ئەوە شتێک لە ئاینەکانی 2013 کە هیچ سوودیشی نەبوو زۆر بەڵێنیشیدا بەڵێ و تەوەری ئەمڕۆی کە بە کورتی بە نیسبەت تەوەرەکەی ئەمڕۆشتەوە جەناب بەگەر لە کات نەگرم بەڵێ لەسەر کورد بە حەقەت یەکشت هەیە کاتی خۆشی لە کەردووکە ساڵی 2023 هاتم یەکێتی پارتی چیان کرد لە کەردووکە هاتم یەکێتی هینێکی ئاشاییان دانا پارتی ئاشاییێکی دانا مامۆستایشی دانا مامۆستایشی پارتی دانا هەر یەکەو لەلاوە شتێکی بۆ خۆی دانا لە کەردووکە بە حەقەت ڕێک ئەوانیش کابرایە منیشی چەندەها جار داوای لێکردن تیکاکە وتیان کابرایە چێ منیشی ئەم کابرایە
خواخوای بۆ داوایان لێ بکە کە کەرکووکیان بخێنەوە سەر بەڵام ئەمان داوای پاریان کرد وەڵاگەر بە پارە ڕازی بوون پاریان دابوێن بەڵێ کاکێ من لەسەر تەوەرەکەی ئەو کابرایی کاڵێت باقەت جوێندان بە سەرۆکات شتێکی ناشرینە و من داواش لەوی ناناکەم جوێن نەدەن بە حەقەت ڕاستە فەرموو کەسێک کە جوێنیژە داغ لە دڵە حکوومەت و سەرۆک و هەرەمووی گەندەڵ بەڵێ کاکێ من ببوورە کاتی زۆرمان بە تودا دای لە بۆری نەکەین شێرزاد لە شاری سلێمانێکا شێرزاد فەرموو ئێوارەوە باش سەر چاوم کاکەی گیان بەڵێ من چەند ڕوونکردنەوەیەکم ێ بۆ برادرانی پێشوو کاڵێ بە ناوماڵی کوڕێخینەوەنێ و چی بکەین کاکە بەیانی باجیوەنەوشە لەسەر تەنورەکە خۆی دەستپێ و تێکسەر کەمپینە دروستەکەم بۆ ئیمزا کۆکردنەوە باجیوەنەوشە دەستی سوتاوە خەدای حکوومەتە ئەمە یەک بەڵێ اینجا جەنابی سەرۆک بەرزانی ئەڵێ دەوڵەتی کوردی ڕاگەێنم ئەمن زۆر بە ڕاشکاوی قساکەم دوای من چێ پێی ناخۆشەکەیفی خۆیەتی جەنابی سەرۆک ئەڵێ دەوڵەتی کوردی ڕاگەێنم یەکی ئەڵێ خەوە و یەکی ئەڵێ کاتی نییە و دەفەرموو با لە گۆڕان و دەستپێکەینەوە ئەو ڕێچکەیەش بکەنم فەرموو با گۆڕان و یەکێتی و پارتی و بزوتنەوە و هەمووی کەمپینە دانن ئیمزا کۆکەنەوانێ و ڕێی خەڵک وەرگرن لەسەر دەوڵەتی کوردی نەک کاگەیان جەنابی کاک مەسعود ئەڵێ دەوڵەتی کوردی ڕاگەێنم یەکی ئەڵێ خەوە و یەکی ئەڵێ سەکاتی نییە و اینجا هەروانشی یعنی کا شێرزاد لە چارچێوە قسەکان تا ئەوەیە کە هەر لایەنێکی سیاسی بەرنامەیەکە بێ ئەنبوچونێکی بەڵاو بکاتەوە لایەنە سیاسەکانی دیکە دژایەتێکە نە پشتیەگرن زیاتر بەڵێ ئەو بسەڵێ وەڵی منەمەوێ دژایەتی نەکەن خەڵکیە نەیە لێرە قسەی دەردی عەرەبەکاڵی حساب الفەڕح بەڵێ کا شێرزاد بەرحاڵ سپاس ئاسوو لە شاری سلێمانی فەرموو ئەلو بەڵێ کای کاسۆ باشیت سەرچاوم والله من كلمة حتى وركوني يعني عيبة كومال خلق على في جنوب ما يعتبروا مسؤوليات خطبوا خلق يعني كاس امرو كاس لنا برنامج كا جويني نداوا با او بيغمان هر كسي كزانه كفعلا جوين دام شي كايدا لا صرت ورقه قصبتي خلق غلط نكاد يعني خلق عيبة غلط نو يكون دونيه تو هذا تشيني ركل حاجه سكري اذا قاعد جنوب غلطي بيبكي شي بيبكي کاکاسۆ مەبەستت چییە زیاتر ئێمە لێم تەلەڤیزیۆنە زۆر بە سەراحەت بە ڕاشکاوی شێستا شەڵێم ئێرە مینبەری هەمووتانە یەک بەیەکی خەڵکی کوردستان بە هەموو بچوونە جیاوازەکانەوە بەڵام بەس مینبەری یەک کەسێ نییە کە جوێن نەدا گەلێک جار کە بێ جوێنیش بدا لەسەرمان کۆنتڕۆڵ وەکو مەسەلەی تەکنی ناتوانین سەیطرەکەن بەڵام یەکسەر تەلەفۆنەکە لەسەردا ئەخەین جو لم نقدر من اخوان بارتيني بلام عيبه يعني كابل كيف خطه بارتي بيكتي با ولا مشكله هيك كيش ما لقراوني لا جنوب شخص عيبه كاكا سوباس ايما شزانين عيبه وما شريغا نادن كيش كسي جوين لم شاشه بيش كسي بدان ديجار هي لروي تكنيكيه اشتي باس دواتر ما بيغمان وكويسا شوتم بارزان ئێرە مینبەری خۆتانە بە هەوێزی خۆتان لە هەر ئاراستە و سیاسی بەڵام تەشیر و جوێن بە گومان لێرە ڕێگە پێنەدراوە وەکو سیستەم و ئەجندای کاری ئێمە لێ ناڕتی حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سەرچاوم یارە من تێڕوانی جیاوازم هەیە بەڵێ خەڵک ئازادە لە تێڕوانینەکانی بەڵام سەبارەت بابەتیانە کە باس بکەین سەبارەت بە وەزعی ناوخۆی هەرێمی کوردستانەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە ئێستادا یاریزانێکی باشی شەترەنجەکە بێ لەوانەیە بە هەنگاوێکی هەڵا ئاسانکاری بکەین بۆ کشمەلیک دواتر تۆ سیاسەتێک هەیە پێی دەڵێن سیاسەتی ژوشکردن یعنی بەیەک کەرەسە و ئامراز کارکردن لەوانەیە بۆ هەندێک جار باش بێ بەڵام لە هەندێک کاتدا تۆ هەر چواردەورەت ئەسلاکشاییکەیە تەندڕووە حەقلی ئەلغامە دەبێت کەرەسە و ئامرازی دیکە بدۆزیتەوە و لە ئێستادا ئێمە پێویستمان بە کۆمەلگایەکی تەندروستە کاکە تۆ دەبینی لە پەیوەندیەکان داهاتی وشیاری خەڵکی ئێمە بۆ دەردەکەوێت یعنی خاڵە هاوبەشەکان چییە خاڵە ناکۆکان چییە ئەوەی کە پێویستە لە ئێستادا حکوومەت بیکات چییە ئەوەی پێی دەکرێت چییە ئەوەی کە پێی نەکرێت چییە ئێمە قسەمان دەبێت لەسەرەوە بێت کە لە حکوومەتەکەی خۆمان پێی دەکرێت چی پێ دەکرێت چی دەتوانە دایادیکە ئەوەی تر خۆمان هەمومان دەیزانین سەبارەت بە حکوومەتی بەغدا یعنی ئەوە قسەی جیاواز هەڵدەگرێت کاکە ئەمە هەر لە ئەساسەوە دەوڵەتێکی خەیاڵ پڵاو دەوڵەتێکی خوراتی بووە یعنی وەک کورد دەڵێ گرەی دەستان دەخاتە دزانی یعنی تۆ بۆ دێنە ئاسانترین کێشە بێنە ئاسانترین کێشە بێنە دەیداتە بەر ئەفکاری تایەتی و مەسەدی قەومی متعەسب یعنی وای کاک حەمید فعلا تۆ پرسێکی گرنگت باس کرد ئەوەش پرسی فعلا کۆمەلگایەکی تەندروستمان هەبێ حزب لە کوردستانە زۆر حزب هەیە ئەڵێ من حزبێکی علمانیمە لیبرالم ئیسلامیمە و میانڕەوم و ئەملا و نەتەوەیمە و تا دوایی
بەسەدان ڕێکخراومان هەیە کە ئەگەر ئەموانە هەمووی لە چارچوەی کاری ڕێکخراوەیەدا پێشخستنی کۆمەلگایە گەشە پێدانی چونیتی نەوعیەتی بیرکردنەوەی کۆمەلگایە بەڵام لە بەرنامەکەشەوە کۆ تو بینی گەلێجا کەسێ ڕخنەی لە حزبێکی ئەوانی دیکە لەنگەلێجا بە قسەی زۆر ناشرینجا بێدەنەوە بەڕای تۆ خەتای چێ ئەم کۆمەلگایە پێش نەکەوتە ئایا خەتای ئەدەبیات و سیستەم و پرۆگرام و پەیرە و ئەجندا و ئایدۆلۆژیا ئەم حزبانەیە ئەم کۆمەلگایە پێش نەکەوتەوە خەتای چێ بەڕای تۆ ئەوە جوانە پرسیارەکەت گەیشتم ئەگەر بابەتیانە بۆی بچین بەڵێ خەلەلی ڕۆشنبیریمان هەیە ئێمە بۆ ڕۆشنبیریە ڕەسەنەی کە هەمانە دەتوانین هەموو ئەو شتانەی لە گرێژە چوونەوە لە گرێژە چون دیانێنەوە وردیان کەین و دروستیان کەینەوە بەڵام سەبارەت بە حزبە کوردستانیەکانەوە دەردەکەوێت کە ئەندام و لایەنگیرانی خۆیان بەڕاستی ئەکادیمیانە پەروەردە نەکردووە یعنی بەس سێری ئەوە بووین کە یەکتری قبوڵ نەکەین یەکتری ڕەفز بکەین یعنی بەردەوام یەکتری کەرکەین یەکتری لەدەست بکەین کاتی ئەوە داهاتۆ بە هەموو حزبە کوردستانیەکان کە ئەکادیمیانە ئەندام و لایەنگیری خۆیان پەروەردەکەن یعنی کە جیاوازەکان بێتە هۆی تەواوکردنی یەکتری بەڵێ کاک حەمید بەڵێ سپاس بەڕێزان تاچەند گرنگە کۆمەلگا لە ڕەوانگەی پرسە نەتاویەکانەوە پرسە گرنگەکانەوە سەیری حەزب بکە وەکو وەسیلەیەکان لە چاوی حزبەوە وەکو ئارمانجێکی وەکووە زۆر لەوە گەورەتر سەیری هەموو پرسەکانی تبکە ئاتاچەند گرنگە مجتەمەع ئەیەکەوەندە بەقواتە بێ ئەگەر هات و چاو حزبێکی سیاسی سەرکردەیەک هەڵەیەکشێت ئەو بتوانێت بەرگەی ئەو پێ ڕاست بکاتەوە هەواڵە ئەن وەکو کاک حەمید ئەڵێ لە جادەی کوردستانی کە بەشێک تا ئێستا بە شێوەیەک لە سیاست گەشتون کە یەکتر بە هیچ شێوەیەک قبوڵ ناکەن عەلی لە دوکانەوە فەرموو کارم کاتت باش سەرچاوم باش کاکە کار زۆر سپاس کاکاری فەرموو ڕێزی سپاس دەکەم کاکە گەرگیان بەڵام سەبارەت بە بەرنامەکەتان جارە سەرەتا هیوای چاکبوونەوە بۆ بەڕێز مامجەلا لە خوازم ئینشەڵڵا بە سەرکەوتووی بە لەشێکی ساغەوە بگەڕێتەوە ناو میلەتی کورد بەڵێ سپاس بۆ تۆ ڕێکەوت لاولێر فەرموو کاک ڕێکەوت دیلان لە شارە زۆرە فەرموو باشی بەڕێزیان سەرچاوم وەڵای من ئەمەیە چەند قسەیەک لەسەر ئەو برادرانەکەم کە باسی سەرکردە و ئەو مەسئولوینانەیەکەن جاگەم مەجالم بێ من چەند قسەیەک بیکەم ئەوانەی کە باسی سەرکردەیەکەن و باسی کاک مەسعود دەکەن کاک مەسعود زۆر لەو قسانە گەورەترێکە یعنی چیای سووریان تۆچاو دیارە لەوە هەموو کەس بینی بێتی مێلورەیە هەڵکا بە چیای سووریانە دیارە پێوەی بڕوا ناکەم بەڵێ کای دیلان لەسەر تەوەرەکە ئەو سەرکردانە کە تو باسەکە و سەرکردە باقی سەرکردەکانی تریش لە ئێستادا چۆن تەعامل لەگەڵ لە جندای ناوخۆ دەرەوەکەن ئایا ئەوانە وەکو تۆ لێ شاخی سوورێنە بێگومان هەیە سەرنجی بە سەرکردێکی دیکە ئیمانی پێ ئەویشە کۆتوی بەشان و باڵیاڵێ بەڵام بەکوی گشتی لەمانەیە ئایا فعلەن لە واقع لە پراکتیزەکردنی سیاست و ئەجندا لە بەرژەوەندی نیشتیمانیەکانە فعلەن ئەمانەش هەر شاخ بوون بەڵێ من فعلا هەر شاخ بوون یعنی کاک مەسعود خۆی ئەگەر شاخ نەبوو بێت و وەکو چیای سووریان نەبوو بێت ئیسا لە وڵاتەکانە تەحملی لەگەڵان ناکەن بۆ شێوە یعنی شخصی وڵاتەکان هەمویان لە وڵاتەکانە دەرکەوتیان یەکێکی وەکو مامجەلال هەموو وڵاتەکان بۆی پەرۆشن کە نەخۆشە یعنی من قەسم مەبەسم ئەوە بلوێ ئەوانەیە کە وجومەکەنە سەرکردەکان ئیسا مێلورەیەک پاچێ بنێ بەشانیەوە بڕابوو ئەو چاقە کە هەرچەند مێلورە بەڵێ کاک دیلان سپاس باوکی کەیوان لە شاری سلێمانی باوکی کەیوان فەرموو ئەم کاتە باش کاکەگیان زۆر سپاس لەم سەدەیە وەڵاو گۆڕانکاریە لە ناوچەکە ڕوویان داوە بە تایبەتی ئەو بەناو بەهاری عەرەبی لە سووریا کە سووریاش 3 میلیۆن کورد زیاتر تیاژی کورد ئایا بە سیاسەتێکی منطقی و حەکیمانە توانێتی تەعامل لەگەڵ بکەن پێچەوانەوە نەخیر لەبەرەوەی ئێستا کاتیەوە نییە کۆبوونەوە لەگەڵ حکوومەتی عێراقیا بکە ئەبێ زیاتر بەسەوەی استراتیژی لەگەڵ سونەکان یەک بکەوێ بەڵام حکوومەتی عێراقی ڕابگرێ مالیشی بۆ ئەوەی تەوازنەکە ڕابگرێ لەبەرەوەی ئێستا هێزی سونە لە زەعیف بوونایە ئەگەر هێزی سونە لە زەعیف بوونایە تەوازنەکەی کورد تێک ئەشتە باڵانسی کورد دائەبەزێ پێویستە باڵانسی سونە ڕابگرین لەگەڵ شیعە بۆ ئەوەی مستەوای هێزمان لەگەڵ بەڵام باوکێکیان پێ تۆیە کە باڵانسی سونەش ڕابگرێت ئەجندای سونە بیرکردنەوەی سونە لە بەرامبەر کورد زۆر لە ئێستای عێراق ڕابکە بە تایبەتی ئەوان فیدراڵیەتیان ڕابوز کردووە ئەوان تا ئێستاش ئەوە ڕابوو دەکەن کە کێکوی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بەڵێ هەمان بۆ چوونی تۆم هەیە پێشینان بەڵێ دەم خۆش پێشینان ئەڵێ سەگی سپی و سەگی ڕەش فەرقی نییە عەرەب و بەڵێ باوکی دەریێ ڕە باسەرمە فەرموو
باوکی دەریا باوکی دەریا لەگەڵمانە بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکت فەرموو باشی بەڕێزم زۆر سپاس بەنسبەت سەرکردەکان بەڕێزم بەڵێ ئەمە سەرکردەکانمان بە خۆمان هەربژاردووە بە پێی دەنگ هاتوونە سەرام کورسیا هەر کەسێک قسێک بە سەرکردەکەی بڵێ بێگومان بەخۆی دەڵێ بەڕێزم کاک باسی ئێمە باسیەوە نییە سەرکردەکانمانایە جوێن پێ بڵێن یان نە بێگومان هەر کەسێک ئەزانێک بە سەرکردە بە هیچ کەسانی جوێندان و خۆسەی تەشیر شتێکی خراپە ئێمە باسی ئێمە لەسەرەوە نییە باسی ئێمە لەسەرەوەیە ئایا ئەو سەرکردانەی تۆ لە هەر سەرکردەی بێگومان تعبیر لە بەشێکی جادەی کوردستانیەکە کاریگەری خۆیە ئایا ئەو سەرکردان نەتوانیوێتی بە هاوبەشی لە ئاستی سیقەی خەڵکدا بن بە هاوبەشی بتوانن ئەجندایەکی هاوبەشیانە بێچونیەتی خزمەتکردنیان گەلە بەدەستخستنی بەرژەوەندیە نەتاوەیی نیشتیمانەکانی گەل بەڵێ لەبەر ئەوەی ناتوانێت ئاستی کۆمەلگای کوردستان ڕابگرێت لەبەر ئەوەیە یەک ئێمە چەندەها حزب لەناو کوردستان هەیە دەتوانین بە پەنجە بژمێرین ئەگەر بێتەوە هەرێکە ئێستا حزبێک وەکو پارتیان وەکو یەکێتی هەر کەس هەر حزبێک بێ ئێمە هەموو کوردین هەموو براینە بەڵام ئەگەر بێت و کۆمەلگایەکە لە شێوەی ئاستێکی یەکسانی یان لە ڕۆشنبیری بتوانی بەرەو پێشی ببە لەوانێ حزبی بەرامبەری بە پێچەوانەوە حزبی بەرامبەری بە پێچەوانەوە لۆ بە دەسەڵات و بەرژەوەندی خۆی یعنی بە پێچەوانەکە بەڵێ کاکێ باوکی دەریا سوپاسەوە دوو سەرنجاتم بەڕێزان لەوەیە کە هەر حزبێکی بێتە پێشەوە وەکو بینەر ئەڵێن وەکوێوە خۆتان جێتان لێە ئاڵێن هەر حزبێ بێتە پێشەوە ئەجندایەکە بێ پرۆژەیەکە بوو بەر پێشین کۆمەلگا حزبی دیکە لێگری لەکە لە کاتێکە بوو ئایا سیراعاتی سیاسی لە کۆمەلگای کوردیا لەنەوە ئەو هەموو حزابەوە تەوەجهاتەنەیە ئایا سیراعاتێک هەیە چەندی سیراعاتێکی ئەوەیە لە چارچوەی کارێکی تەندروستە بوو پەرە پێشبردننی کۆمەلگا کارێکیان بەرنامەیە ئەوەی بەرنمەیەکی لەوە باشترە بێ زیاتر تەسیرێکی پازیتیڤ لەسەر بەرەو پێشبردننی کۆمەلگاکان پێچەوانەوە بۆ ڕەوشەکە وایە هاوار لە شاری سلێمانی فەرموو کارم کاتەوە باش سەرچاوم کاکەوار بەڕاستی من حەزەکەم چەند تێبینیەک بڵێم بەڵێ ئێمە هەتا بتوانین لەناو خۆمانە ماڵی کوردی ڕێز بکەین تا بتوانین بەرەنگاری هەموو چۆڵەم و تەنگەشەکان بینەوە باشترە بەڵام من حەزەکەم ینی چەند تێبینیەک بڵێم بەڕاستی دەوڵەتی کوردیان دامەزرانی دەوڵەتی کوردی هەر بە قسە نابێت ئەوە پێویستی بە چەند پایەکە کە ئەبێ بووی بنیاد بنرێ بەڵام ئێمە سەرکردەکانمان تا چەند توانیویانە ئەو پایانە بنیاد بنێ بەڕاستی ینی دەسەڵاتی تاکە کەسییان قۆرەکردنی دەسەڵات لەلایەن ئەم ینی بە زمانی بڵین زۆرینە کە کەمینەیان قوبوڵ نییە ناگەینە ئامان بەڕاستی دەوڵەتی کوردی پێویستی بە چەند پایەکە کە ئەمانە ئەبێتەوەی دامەزرانی بەڵام ئێمە بەداخەوە نیمانە سەپاندنی سەرکردە عاتیفە بۆ سەرکردە وای کردووەکە چاوی تاشی کوردی بەڕاستی ینی ڕاستیەکانی لێو نەخات لەبەر ئێمە گیرۆیدی دەستی عاتیفەین کە بەڕاستیانی بەداخەوە عاتیفە لەگەڵ چی؟ عاتیفەیانی لەگەڵ سەرکردە دوگەوتنی عاتیفە لەگەڵ سیاست و لەگەڵ سەرکردە کە بگومان ینی خۆشەویستی بۆ سەرکردە نەبینینی هەڵەکانی سەرکردە وای لەلایەن تاکەوە بەڵام خۆشەویستی ئێمە بوو سەرکردەوە کوتاڵێ لە چارچەوەیەکی ئەم سەرکردەیەکە خزمەتێکی ڕاستەقینە گەلەکە کەسێکی کراوەیە لە ناوگەلە ئیتر ئەجندایەکی خۆسە پێنەر نییە فێلان خزمەتی گشتیەکە ئەن عاتیفە لە بەرەمەشتێکی ئەم سەرکردە خۆی سەپاندەوە حەزەکە بە زۆری خوبکە بە کاریزما لەسەر چ ئەساسێک کاکاوار کارەزانی چۆنە ینی عاتیفە بەو زمانی کە ئێمە نەتوانین ینی خراپەکان یان ئەوەی کە ئیشێکی خراپکە یاک سەرکردەیە ینی سیاسەتێکی چەوتی ئێمە نەتوانین بیبینین ئەوە مەبەستم ئەوەیە بەڵێ کاکەوە بەڵێ سپاس کامەران هەر لە شاری سلێمانیەوە فەرموو کای کامەران فەرموو ئەم کاتەوە باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەتان لێیەکەم گلەیەکم لەو بە ڕێزەژەیەکە پەیوەندیەکی وەرگرت هیوادارم کە ئێستا قسێکی بۆ بە ڕێزێکی چاوت وتی لە باسرمەوە بە پەیوەندەکی داخینەوە شتێکی وت هیوادار و لەگەڵ نەکەی مشە کە دای خستەوە هەمان وشە بە منیش نەڵێ ئەو بە ڕێزەکە پەیوەندیەکی وەرگرت بەڕێز بەڵێ لەگەڵ فۆتەکە جێم لێ بوو یەو کابرایی باوکی نازانم چێ بوو لە باسرمەوە بە پەیوەندیەکی داخینەوە قسێکی هەڵەی کرد
هیوادارم کە پەیوەندیەکان داخن و قسەی هەڵە کەسانە مەڵە کە پەیوەندیەکە کاک کامەران زۆر گلەی لەسەر ئێمایە لەوەی کە ئاڵێن کۆمەڵی خەڵق قساکایەوە لەسەر ناداخەنەوە ئێمە ئێستاش بێگومان هەوڵەکانمان چەر کردوتەوە لە کۆنتڕۆلەوە بەڕووی تەکنیکیەوە تەلەفۆن لە کۆنتڕۆل دێن بۆیە لە کۆنتڕۆلەوە هەر کەسێک هەڵای کرد ئەوڵەیە لەوێ هیمکەین کە زۆر دەگمەنیش تێنەگەشتی بەڕێز تێنەگەشتی لەوانەیە لەگەل برادری خۆی لەبەرەوە لە کۆنتڕۆل ئێستا چەندین کەس دانیشتووە خەریکیشی خۆیان لەبەرەوە لەگەڵ خۆیان قسەی کرد بەوە بەوتونی ئەگەر شتێکتان لەگەل تۆ هەبێ فعلا تویان تەحویل لێرە نەکرد بۆیە خزمەتی جەنابەت بکەم فەرموو کامەران فەرموو بەڵێ بەرحاڵ بەڕێزان بەرنامەمە بێگومان تەوەرێمەوە کۆدیتی لەسەر تاملکردنا کوردان سەرکردن کوردان لەگەل ناوخۆ جندەیان دەربەدا کوردان هاچاندین نونەراتیانە لە وڵاتین دنیای بەسەف نونەراتیە دەبێژن لەسەر ئەساسی بەرژەوەندین حزبی گەلەوە بەرژەوەندی حزبی لەسەر چه ئەساسێکی ئەگەر حزبێکی دناوی وڵاتیدا بەرژەوەندی دیگەل ئەجندای دەوڵەتێکی دیکە هەبیت وڵاتێوی وڵاتێکی پاش بکەوێت کلتورێ کومەڵگەوی کلتورێکی پاشکەتیبی نەشت باندۆری هەبیت ئەو بەرژەوەندی دلکیرە پراکتیزەکەت بەرحاڵ ئەم هیویدارین سەرکردن کوردان بەرپرسێن کوردان ئەوێ نەهادا لە ساحا کوردستانی باندۆریە خوای گۆداریا شارعی کوردستانی کرد بە گەلو وەکو هەموو کەس دەگوت گو کورد هیویدارین کورد ئەجندایکە بەش بکە بوچە یعنی ئەوە سەبەبیاندێک هەیە ها کورد گوتارەکەی گرتنینە هیانات تعامل کوردان گەل دەور و بەرە تعاملێک یا یاڕێخست یا سیستەماتیک نینە چارچوبێ بەرژەوەندین گشتی ئان بەر و بەژیوە بەرحاڵ ئەم هیویدارین سەرکردن هێژا و بەرپرسێن بەڵند و شەڕۆڤەکارên vî وڵاتی گۆداریە جادێ کرد بە حتا سبەی تەوەرەکی دیدام خزمەتەوە دەبین هەر شاد و بەختەوەر بێت